سەمیر ڕۆخانەیە لە ناحیەی قادرکەرەم بەوە ژەهراویکردنیاوی چەمەکەوە هەزاران ماسی لە ناوچوون. ئەو کەسانی بژێویان لەسەر ڕاوکردنی ماسیەکانە یاخود بۆ خۆشی دەستنە ناوچەکە و لە چەمی ڕۆخانەدا ڕاوی ماسی دەکەن. ژاراویکردنیاوی چەمی ڕۆخانە بە ڕووداوێکی ناشایستە وەسف دەکەن. شتێکی زۆر نائینسانیانە کراوە. بەڕاستی هیچ شتێکی وای تیان نەماوە کە خەڵک ئیسفادەی لێ بکە. یعنی ئەمە بەچمە بەستێک ئەمە وای لێ هاتووە ئەوە نازانین. مەبەستەکەیان چی بووە لێرەیە؟ ئەم هەموو ماسیە لێرە خەسار بووە، هەمووی بۆگەنی کردووە، ماسیان هەرتیانە هێشتووە. نەمار ماسی ماوە، نەکی سەڵ ماوە، هیچ شتێکی تیان نەماوە بەداخەوە. حتا خەڵکی ناوچەکان بڕوان ناکەم بتوانێت مەڕووماڵەتەکانی بێنێت لێرە ئاوی بدات لەبەرەوەی تا ئێستاکانە ژەو دەرمانە کە تیان کردووە مەفعولی ماوە، هەروە ماسی ئێستاشەی کوژێ. زەرێ زۆریدا بەڕاستی زیاتر لە یەک گڵابە، یعنی بە چاو بیبینە یەک گڵابە ماسی تیاچوو. اینجاش لەو ڕۆیشەوە کە ئەم ئاوە هەتا بڕوە زەرەر ئەگەێنێ، چی لە پەلەوەر چی لە حەیوانەوەی. هێزەکانی پۆلیسی دارستانیش لە ناحیەکە دەڵێن ئەنجام دەرانیشی ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە. ئەم ڕووداوە مادەی ژەهراویان بەکارهێناوە، مادەی ژەهراویەکانش عادەتەن دەست بەجێ دەرناکەوێ، 4 سعات و بۆ 5 سعات یاڵە دەرەکەوێ. هەموو لێکمان لێ ئاگادارۆ کردە، سەری خۆشمان لێ ئاگادارۆ کردە بە هەماهەنگی لەگەڵ پۆلیسی مەحەلیە و لەگەڵ ئاسایشە لێکۆڵینەوەکانمان دەستی پێی کردووە بە زووترین کات ڕەوانەی دادگای ئینشەڵا. بەوە ژاراویکردنیاوی چەمی ڕۆخانەوە بازاران ماسی لە ناوچوون خواست و داواکاری دانیشتوانی ناوچەکەیە ئاوی چەمەکە پاک بکرێتەوە و پشکنینی زانستی بۆ ئاوی چەمی ڕۆخانە ئەنجام بدرێت، نەوەکو زیانی بۆ ئاژەڵانی شەبێت کە لە چەمی ڕۆخانەدا ئاو دەخۆنەوە. عومەر غەریب، کورسات نیوز، چەمی ڕۆخانە لە ناحیەی قادرکەرەم.